بەدواجاچوون بۆ 50 کەسەی شاری سلێمانی کراوە ئەو ئەوەلیاتێش کە لە ئەمنی ئامەوە بڵاو کراوەتەوانە 27 کەسەکە ناوی یەکێک لە براکانی منیتایە ئەو کاتی لە 85 چواری نۆی 85 لە سلێمانی مەجموعەیەک گەنجی سلێمانی گیران لەو ڕۆژێکە گیراون بێسەروشێنن ئێمەش وا تقریبان چەند ساڵە بێ وەکو کەس و کار و خاندە کە چونکێکم هەر چاوەڕوانن بەدواداچوونێکمان بۆ کردووە و کە ئەم لیژنەیە بێت و بۆی فەحسیقم کرد ئەگەر وەفات هەبێ وەفات دۆزیرێتەوە لە ڕێەوە بتوانین شتێکمان دەستکەوێت و بیاندۆزینە بەس داوای لێوەردنیشەکەم ئەگەر کەس و کاری ئەم شەیدانە برینیان کولابێتەوە یان حاڵی حسابێ گەڕابێتەوە بۆ کاتە داوای لێبوردنیان لێەکەم چکەکەم ئەمە کورتە ڕێگایەکە کە بتوانین شتێکمان دەستکەوێت لە ڕێ ئەوانەوە یەکەم جارەکە نمونەی خوێنتان لێوەربگیرێت تا ئێستا شتە نەکراوە تا ئێستاش کەسیش بەدواداچوونی بۆ نەکراوە ئومێدێکتان هەیە؟ وەڵی وەکو ئومێد بڵێ ماوەیان شتەوە بە تاکید نەماوەن بەڵام وەکو وەفاتەکە بهێنرێتەوە بۆی کەس و کار دڵی ئامن بێت و بڵێن کە گۆڕێکیان هەیە کە نەتیجەیەکمان هەیە بۆی بە دڵنیایی بە تاکید دڵنیا بنەوە ئەگەر وەکو ئەمەل نەوەڵا ئەمەل نەماوە.